ڕێز و سپاسم بۆ کۆی ئەو لایەن و گروپ و هاوڵاتیە بە ڕێزانەی کە لە ڕێگەی مۆڵەتەوە لە پەرازگەکەی خۆیان مۆڵەتی خۆپشاندان و کۆمەڵێ داوای مافی ڕەوای خۆیان لە کێشەی موچە و لە کێشەکانی تر بەرز کردوێتەوە بە ڕێگایەکی ڕسمی ئەوە سپاسێکی بێپایانم بۆ پاراستنی هێمنی و سەر و سامانی هاوڵاتیان کە ئەمە دەری خست پارێزگای سلێمانی بە هەموو قەزا و ناحیەکانەوە بە حکومەتی خۆجێیی و بە ئەنجومەنی پارێزگای سلەیمانیەوە لەگەڵ هاوڵاتیانی خۆیانە هاوتەبا و هاوڕەنگ و هاوبیرکردنەوەن کە داوای مافکردن مانای پشێوی نییە. لایەنێکی کە من داوام کردووە کە ئەو مزەکەرەیە گەیشتۆتە لای من ماف ئەرچی سەرشانمە وەک پارێزگاری سلەیمانی بە وەکالەت و وەک نوێنەری حکومەتی خۆجێیی و نوێنەری هاوڵاتیان و کۆی بەڕێوەبەرایەتەکان کە بچمە ئەولەویەتی کارەکەم ئەوەیە بچمە خزمەت ئەنجومەنی وەزیران بۆ بەدادهێنانی کارەکان. من لە سبەینەوە دەست بەکارە بم بۆ ئەوە جەنابی جێکتری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا بە تەلەفۆن پەیوەندی پێوە کردم کە پێی خۆشە من ئەو داواکاریانە بە شێوەی ڕسمی لە چەند ڕۆژی ڕابردووە گەیاندومە ئەم مزەکەرەیەشە گەێنم بە ئەمهانجی لەگەڵ بەڕێزیان و لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە وەڵامی ڕاست و دروست و وەڵامێک کە داواکاری و مافی هاوڵاتیان بە شێوازێک دروستکەینەوە